بەنسبەتی ئەو سەردەمەوە کە هێشتا هەر باسی 1989 ئەکەم میلەتی عوسمانلی تەرحە کرا. میلەتی عوسمانلی کوردەکانی خۆشمان و عەرەبەکانیش کە هەبوون هەروەها ئەلبانی و خەڵکانێکی ترکە هەبوون لەژێر چەتری میلەتی عوسمانلیە جێیانەبەوە، چونکە ئەوان ئەوروپایان ئاوا ئەبینی کە ئەنوت میلەتی ئەڵمانی لە ناو ئەڵمانیا خەڵکیی تر هەبوون کە بە ئەڵمانیش قسەیان نەئەکرد بەڵام بە میلەتی ئەڵمانی حساب بوون. بۆیە ئەمانیش بە هەمان تەوەجوه ڕوویان کردبووە سەر ئەوەی کە مادام میلەتی عوسمانلین هەمویان کۆبنەوە مشکلەکە کەوابوو لەسەر ئەوەیە کە چۆن سیستمی سیاسی و ئیداری بگۆڕن ئەجینا هەمویان هەر جێیانە بێتەوە. لە ساڵی 1902 جمعیەتی اتحادی عوسمانی کە دوایی بوو بە اتحاد و تەرەقی مؤتەمەرێکیان گرت لە پاریس، هەروەها دوای 5 ساڵی تر مؤتەمەرێکی تریان گرت لە ساڵی 1907 وڵاتان پشگیریانەکردن خۆیان منەظەمە هاتنە پێشەوە ئیعلامیان کەوتبووە بەردەست. ئەو ئەفسەرانەی کە دەوڵەت لایە بردن سوڵتانی عوسمانی لایە بردن لە سالۆنی کۆیانەکردنەوە کارتێکردنێکی زۆریان کرد بوو بە بزاوێکی گۆڕانکاری سکولەرستی زۆر بەهێز منەظەم پشت ئەستور بە دەرەوە خاوەن ئیمکانیات و دارایی خاوەن تەوجیهی حیزبی خاوەن ئاڕاستەی ڕاگەیاندن دەسەڵاتی ڕاگەیاندن وردە وردە خەریکە بوو. جەمعیەتی اتحاد و تەرەقی لەو سەردەمانەیە ڕوویە کردەوە شێوازی تەشکیلەی مارکسی لینینیزمێکی کە لینین دوایی سەرکردایەتی کردو لە 1970 شۆڕشی ئۆکتۆبری پێ دروست کرد. خەریک بوو ئەڕۆی بەرەو ئەو ئیتیجاهە. لەو سەردەمانەیە بۆ یەکەم جار ڕۆژنامەیان لە ئەستەمبوڵا دامەزران بە ناوی طنین کە یەکێ سەرپەرشتێک ناوی حسێن جاییدە، حسێن جاهیدیان حسێن جاید هەر ماسۆنیە ئەسڵ جوولەکەی دۆنمەیە ئەویش لە طنینە بۆ یەکەم جار بوو لە ئەستەمبوڵەوە کە هجوومەکرێتە سەر شریعەتی ئیسلامی، هەروەها ناحیەی ڕفتار و ڕەوشتێکی کراوەی ئەوروپی ئیباحی یعنی هەروەها فکری ماسۆنی کە تەرحەکرا تەوان لەو سەردەما ئێستا جیلی ئێمە پێیان غەریبە لەبەرەو لەو سەردەما مهم بوو چونکە جوولەکەی نێو دەوڵەتی بەهۆی خەتێکی ڕێکخراوی ماسۆنیزمەوە ئەیتوانی زۆرتر تەوجیه بکە. ئەو کاتە هێشتا ئیسرائیل تەمان دەوری نەبوو بوو حرەکەتی زایۆنیش ئەوەندە گەورە نەبوو بوو کارتێکردنی هەبێ بەڵام حرەکەتی ماسۆنی کۆنا. لەو سەردەمەیە وردە وردە ئەوان کارتێکردنێکی زۆریان بوو شخصیەتەکانیان ئەنجا دەرەکەوتن. تەلعەت بێگ کە دوای بوو بە وەزیری داخلیە دوای بوو بە وەزیری حربی ئەنجا جاوید بێگ جوولەکە بوو، هەروەها قەرەسوو کە بوو بە نوێنەری سالۆنیک لە پەرلەمانە هەر ئەویشە کە چووە لای سوڵتان عەبدولحەمید بۆ لەگەڵ هێرتزل بۆ فرۆشتنی شوێنێک لە فەڵەستین بۆ ئەوەی کە هیجرەتی جوولەکەکان ڕووبدا یان داود کۆهین کە هەر ماسۆنی بوون. ئەمانە وردە وردە ئەنجا دەرەکەوتن شخصیاتی ئاوا دەرەکەوت. لە کاردانەوەی ئەمانەیە جەمعیەتێکی تری نوخبەوی دروست بوو ئیسلامی کە ئەیویست هەرچۆنێک بێ دەستور و حڕیاتەکان بە شێوازی عوسمانلێتی بهێڵێتەوە، هەروەها ڕەسەنێتی و نوێخوازی دروستکاتەوە، هەروەها ئیسلاحاتێ دروستکە بەڵام هەر بە ئیسلام و لەسەر زەمینەی ئیسلام. لە هەمان کاتە سنوورێک دانێ بۆ ئیستیبداد، سنوورێکیش دانێ بۆ دەسەڵاتی تەدەخولاتی خودی سوڵتان، نەشهێڵە ئیتیحاد و تەرەقیەکان ئەوەندە بێنە پێشەوە کە هەموو شتێک هەر لەژێر دەسەڵاتی ئەوانە بێ. ئەم جەمعیەتە بە ناوی ئیتیحادی جەمعیەتی محەممەدی بوو یان حیزب الأخوة المحەممەدیە گەتوانین وا تەرجمەیکەین کە یەکێک سەرۆکی بناوی حافظ دەروێش بوو. شێخ سەعیدی نەورەسیش بە ڕەحمەت بێیاخوا کە حرەکەتی نورچیەکان ئێستا لەسەر ڕێبازی ئەون. شێخ سەعیدی نەورەسیش بە هەمان شێوە لە هەمان خەتا بوو کە بە فکری بەرفراوانی خۆی و بە قووەتێکی تێگەیشتنی ئیسلامیەکەی خۆی ڕەدی لە فکری ئیتیحاد و تەرەقیەکانەدایە وەکو فکر طبعاً ئەو ڕوبەڕووی ئەو ئەفکارانەی ئەوان ئەبەوە. ئەمە کارتێکردنێکی زۆر گەورە هەیە لەم دەبەڕێک ڕاچوونی ئەفکار و لەم جۆرە شتانەیە کە ڕوویدا لە پڕ وەختێکیان زانی لە ناو ئەستەمبوڵە بە کارتێکردنی ئەم جەمعیەتە کە زۆرێک لە مەلاکان و مفتی و شخصیاتی متەنەویری دینی لەگەڵا بوو هەمویان داوای گەڕانەوەی سوڵتان عەبدولحەمیدیانە کرد، پاراستنی شەریعەتیان ئەویست، وەکو ئومەتی محەممەدیان ئەویست عەلەیهی سەڵات وەسەلام ئەیانویست بەو شێوەیە ڕوو بدە. لە پڕێکە لە ناو ئەستەمبوڵە
کۆمەڵێک لە وەحدە عسکەریەکان کە لەوێ بوون هەریەکە ئەوەی کە شەپقەی ئەوروپی لەسەرا بوو فڕێیاندا و بوو بە جەنجاڵێک و وردەوردە پشێویەک بوو بە ڕاپەڕینێک لە هەمویان هاواریان کرد ئەنجا بوو بە هوتاف کێشان بژی سوڵتان و سوڵتان عەبدولحەمیدمانێ و شریعەتی ئیسلاممانەوێ و مولحیدەکان دوورخەن و ئیتیحادی تەرەقی ملحیدن و نابێت لە جێی شاه بن نابێت لە شوێنە ئیداریەکان هەبن لە ڕۆژنامەکانە دووریان خەنەوە ئەو ڕۆژنامانەی دژی ئیسلامن بیان وەستێنن وەلحاصڵ بە شێوەیەکی گشتی ئەمەش کە ڕوویدا ڕاپەڕینێک بوو بە ڕووی ئیتیحادی و تەرەقیەکەیە هەموو عولەماکان و خەڵکێکی زۆر و ئەمانە هەمووی تەئیدیان کردن و خەڵکێکی باشیش لە ڕۆژنامەگەرەکان ڕۆژنامەوانەکان هەروەها بەشێک لە جێش توانیان کارتێکردنیان لەسەریان هەبێ ئەمەش بوو بە ئینزارێک بۆ ئیتیحاد و تەرەقیەکان کە زووتر تین بدەنە خوان و زۆرتر خۆیان کۆکەنەوە لە سالۆنیک بوون بەوەی کە یەکسەر زەعامەتی خۆیاندایە دەستکابرایەکی عەرەبی کە سەرکردەیەکی گەورەی ئەفسەرێکی گەورەی عەرەبی بوو ناوی مەحموود شەوکەت بوو کە ئەو کارتێکردنی هەبوو لەسەر دامرکاندنەوەی ئەو ڕاپەڕینە هەروەها توانی طبعا حرەکەکە ناونرا بە حرەکەتی ئیرتیجاعی واتە کۆنەپەرستی چونکە لەو زەمانەوە ئێستاش لە تورکیا کە بڵێن شریعەت چی هەر بە تۆمەتی دانێن ئێستاش کە یەکێک لەوانەی تورکیا تاوانبارەکە هەڵێن شریعەت چییە یعنی ئێوە شریعەت دیسان بێنێتەوە کەتر بەو دید و تێڕوانینە خراپەی کە لە ناو مێشکی ئەوانە شریعەت ینی دەستبڕین و یعنی خەڵک کوشتن و یعنی ئەم جۆرەشتانە کە غەرب خستێتی مێشکیانەوە بەو شێوەیە نەک بە معنای یاسا و ڕێسایەکی زۆری ژیان کە 1000 ساڵ نیوەی سەر ئەرزی پێ حکم کراوە لەو ڕاپەڕینەی کە لە ئەستەمبوڵە ڕوویدا کە بەهۆی ئەو ئەفسەرە عەرەبی طبعا بەعەمدەن ئەفسەرە عەرەبیەکەشیان خستە سەرەوە هەرچەنە هەردێکی بوو لە پلە بەرزەکانی ناو سوپای عوسمانی ئەو سەردەما مەحموود شەوکەت مەبەستم بەڵام ئیتر ئیتیحاد و تەرەقیەکان لە هەموو لایەکەوە خەڵکانێکی تریشیان ئەلبانی و عەرەب و کورد و ئەوانە لەگەڵ خۆیان دانابوو بەڵام لە کرۆکی سەرەکیە لە ناوە تەوەرە گەورەکان بریتی بوون لەو قەومیانەی کە متەئەسر بوون بە حاڵەتێکی ئەوروپی بە لادینی بە کە بڕۆن لەگەڵ نەخشە ئەوروپاییەکە بۆ ڕادان و بۆ لادان و ڕادانی دەوڵەتی عوسمانی ئامادە بوون بۆ ئیلغاکردنەوەی تەواو کەوتبوونە سەر ئەو خەتی نێودەوڵەتی لەو سەردەمەیە هەبوو ئەم ڕاپەڕینەی لە ئەستەمبوڵ ڕوویدا ئیتیحاد و تەرەقیەکانی وا لێ کرد وەکو ئینزارێک کە ئەبێ زوو ئەوان دەستپێشکەری خۆیان بکەن بۆ ئەوەی جارێکی تر سوڵتان عەبدولحەمید نێتەوە بۆیە ئەوان ئەو بزوتنەوە کۆنە پەرستیا وەکو خۆیان ناویان لێ ئەنا بە بزوتنەوەیەکی سوڵتان عەبدولحەمیدیان نەزانی ئەنجا لەمەشەوەیە کە زۆر ڕقیان لەسەر کورد دەبێتەوە دوایی چونکە سوڵتان عەبدولحەمید هەروەکو باسم کردبوون لە ڕابردووە هەروە باسی سوار چاکانی حەمیدیە کاریگەریەکی زۆریان هەبوو زۆر لە دەوروبەری سوڵتان عەبدولحەمیدیش بوون هێشتا دەسەڵاتداری هەرما بوو سوار چاکەکان هەرما بوون یعنی حتا شخصیاتی وا هەبوو هێشتا 3-4 هزار سوارچاکی حەمیدی لە بەردەستاما بوو هەمووی چەکدار بوون ئەوانە خەتێکی زۆریان حکومە کرد لە کوردەکان طبعاً بۆیە دوای ئەو هەموو قین و غەزەبەش دێتەوە سەر کورد و کوردستان و ئەو ڕقیان پێ ڕێژن لە مەدای ئەو 20 ساڵەیە ئیتر کە ئەبێ بە زەمینەیەکی شۆفێنیزمی زۆر تند و سەخت بەرامبەر بە کوردەکان چونکە کوردەکان دەسەڵاتدار بوون لە فترەی دەوڵەتی سوڵتان عەبدولحەمیدە کارتێکردنیان لەسەر سوڵتان عەبدولحەمید هەبوو ئەویش کارتێکردنی لەسەر ئەوان هەبوو بەهێزی خۆی زانین پێی وابوو دڵسۆزی ئەون بەوەفان ئازان ئەمینن سقەیەکی تەواوی لەسەریان هەبوو ئەمە لە ساڵی 1990 ئەوان جەماعەتی ئیتیحاد و تەرەقی هەستیان پێکرد کە ئەگەر بێت و لێگەڕێن ئەم جەمعیەتی محەممەدیە کارتێکردنێکی گەورەیە بێ بۆ هێنانە پێشەوەی سەر لە نوێی فکرەی خلافەتی ئیسلامیەکە و زیندوویەکەنەوە بەرامبەر بەم فکرە لیبرالیە غەربیە فکر بە فکر جواب بدەنەوە ئەفسەریشیان ماوە قووەت و نفوزیشیان هەیە کەوابوو ئەتوانن ئەم بزوتنەوەی ئیتیحاد و تەرەقیە لەبار ببن بۆیە ئەوان خێرا مەجموعەیەک لەو قیادیەکانیان کە لە ئەوروپا بوون هەروەها لەوانەی کە بوون بە تورک هەندێکیش لەوانەی یەهودی دۆلمە بوون یانەوانەی مەجەڕی بوون بۆ نمونەوەکو یا ئەوانی کە مەجەڕی بوون یان ئەلبانی بوون کە مواقعی کە لە شوێنی سەرکردایەتی و ئاڕاستەوانی ناو ئیتیحاد و تەرەقیە هەبوون کە هەمویان هاتنە پێشەوە ئەمانە ویستیان بە زووترین کات عوسمانی
لادن یەکی چۆکو نازم بێت کە یەکێک کە لە دواییە دەرەکەوێ نازم بێت ئەبێ بە یەکێک لە گەورەترین سەرانی اتحاد و تەرەقی ئەنووسێ لە یەکێک لە نووسینەکانێکە ئەو کاتە تەمانی تر بە مەقالاتیان نووسی و تەوجیهی ئەفرادەکانی خۆیانە کرد و لە ڕۆژنامەکانیانە بڵاویانە کردەوە و چی داواکەن و چیشیانەویست ئەنجا گەیشتە ئەوەی کە زۆر بە زەقیشت بنووسن کە ئێمە دژی عوسمانیە وەستینەوە ئەمانەوێ لا بچن بەم شێوەیە نازم بێک نووسیوێتی ئەڵێ ئێمەی عوسمانی ممکن نییە بگەینە چڵەپۆپەی پێشکەوتن هەتاوەکو دینەکە نەخەینە پشت خۆمان تا دینەکە کەنارگیر نەکەین هەتاوەکو وامان لێنەیە ئەم عەسری مەلایەتیە کە هەیە سەردەمی مەلایەتی تەواو ڕادەین لای ببین پێویستە وەکو فەڕەنسا هەنگاو بە هەنگاو وەک فەڕەنسا بڕۆینە پێشەوە طبعا ئەمەش دیارە کە ئەمە طبعا لەو سەردەما کە بڵاویانە کردەوە لە ئەمەی خوێندمەوە لە جەریدەیەکە بە ناوی ئەلمەنار لە ساڵی 1911 بڵاوی کردێتەوە لە بەشی چوارەمایە کە من بزەبت دەقەکەیم بەو شێوەیە خوێندەوە ئەوان طبعا ناجح بوو بن سوڵتان عەبدولحەمیدیان لا بردبوو سوڵتان محەممەد ڕەشادیان هێنابوو کە جێ لە پیاوێک بوودایان نابوو بەناوی سوڵتان محەممەدی پێنجەمەوە شەیخ الئیسلامی کشیان بۆ بردبوو کە بەیعەتی خراوەتە گردن و ئیتر ئەویش ڕازیە بەوەی هەرچی شتێک ئەمانەیکەن ئەمان وایان لە هاتوو فەرماندە عەسکەریەکان هەموو خۆیانە شتیانە کرد دەسەڵات و ئیدارە و سیاسە و تەوجیه و دارایی و هەموو شتێک تقریبان کەوتو بە بەردەستی خۆیان ئەنجا بە زەقی هاتنە پێشەوە بەو شێوەیە کە بەرامبەری بوەستنەوە هەروەها یەکێکی وەکو حسین جاهید کەوتم جوولەکەیەکی دۆنمەیە و بووە بە تورک لە جەریدەیە کە دەریەکرد بە ناوی تەنین لە جەریدەی تەنینەکان نووسیوێتی ئەڵێ ئەنجا وردە وردە کەڵبەیان زیاتر دەرکەوت بەرامبەر بە میلەتانی تریش ئەم ئەڵێ ئەمەش دەکەکە کە ئەی خوێنمەوە هەر لەو شوێنەیە لا 203 ئەڵێ تورک صیفەتی ڕزگارکەرانیان تێدایە لەبەرەوە ئەبێ ئەو ماف و ئیمتیازە بەرزانەی کە هەشیانە و ئەبێ بیان بێ نابێ بدرێ بە یەکێکی تر کەوابوو توخمی تورک نابێ یەکسان بێ بە توخمی ئەوانی تر دەستوری عوسمانیش ئەبێ لەسەر ئەم شێوەیەوەدا بڕێژرێ لە نیهایەتە دەستوری عوسمانی دەستوری تورکیایە ئیتر لێرە وردە وردە وشەی تورک و تورکیا و دەستوری تورکیا و تورکیایەکی عەلەمانی و ئەبەم شێوەیە زەمینەیەکی بۆ دروستەکرێ کە ئەبێ بە زەمینەی سەرەکی پانتۆرانیزم کە لە دوای تر دێتە پێشەوە ئەبێ بە ئەو ئایدۆلۆجیەتەی کە دەسەڵات بەسەر دەوڵەتە ئەگرێ دوای ئەم حیزبەیە کە وای لێدێ ئەبێ بە حیزبی دەوڵەت دەسەڵات هەموو یەکرێتە بەردەستی هەرچەنە لەو سەردەمەشە هێشتا شخصیاتی کوردی هەروەکو زیا پاشا هەر یەکێکە لە بیرمەندەکانی بەڵام ئەفرادانێکی تری بۆ نمونە زیاکوک ئەلب یان یوسف ئەقچەرە دەستگایەک دروستەکەن موئەسسەیەک ناوی تورک ئۆجاغیە ئەم خۆی کووردە بەڵام دەستگایەکی تورکی دروستەکە کە ناوی نادی قەومی تورکیە بڵین کە بەم شێوە تەرجمەی بکەین ئەمەیە داواکە کە بنەماکانی فکری تورکایەتی بنووسێهی تورکێتی قەومی صفەتی فکری ئەم بزوتنەوەی ئەنووسێ دوای وەکو بیرمەندێکیش ئەنجا چۆن هەڵوێستی وەکو بیرمەندێکیش چۆن دایە ڕێژێ فکرێکی وادا ئەڕێژێ دوایی پەیوەندێکی زۆریش دروستەکەنەوە طبعاً ئەنجا زیا پاشا پەیوەندێکی زۆریە بێ لەگەڵ ئەڵمانیایە طبعاً دێ ئەم پەیوەندەی بەکارهێنێتەوە بۆ ئەم ئیتیحاد و تەرەقیەکان دعوەتی ئیمبراتۆری ئەڵمانیاکە کە ناوی ویلهایم بۆ ئەو کاتەیان فۆلهایم نەسیحەتێکی ئیتیحادیەکانەکە ئەڵێ ئێوە پێویستیتان بەوە نییە میلەتانی ئەوروپا بۆ خۆتان وەرگرنەوە وەکو بڵغارێ و ڕۆمان و ئەوانە کە جیا ئەبوونەوە ئێوە خەمیەوەتان نەبێت کە ئەوان جیا بوونەتەوە ئێوە ئەتوانن دەوڵەتێک دروست بکەن لە میلەتانتان لە تورکیا و ئێران و بوخارە و تورکستان و قەفقاسیا کە هەمویان تۆرانی بن کە 180 ملیۆن تورکن جا ئەم فکرەیە کە ئێستاش لە سەری تورکەکانە هەیە کە ئێستا ئەوان ئەڵێن ئێستا ئێمە لە 200 ملیۆن زیاترین تورکەکان لە 250 ملیۆن زیاترن چونکە ئەم شوێنانش بەهی خۆیان نەزاننەوە بۆیە لە کۆسۆڤا تەدەخولیانەیە لە ئەچیچان هەیەە لەو شوێنانەی ترکە بە زمانی تورکی یان تورکمانی یان لەهجەکانی تری تورک
قسە ئەکەن ئەمە کارتێکردنێکی گەورەی هەبوو کە بەم شێوەیە ئەمانە بێنە پێشەوە و بەو شێوەیە دروست ببن